31 ساڵە خاتوونێک ماڵەکەی ڕازاندۆتەوە با گوڵ و نەمام. خاتوو بەیان لەگەڵ ئەوەی ئارەزوویەکی تایبەتی بۆ پەروەردەکردن و بەخێوکردنی گوڵ هەیە. لەگەڵ ئەوەش ڕۆژانە کاتێکیان بۆ تەرخان دەکات و چێژ وەردەگرێت لێیان، چونکە ئەو پێی وایە هەبوونی لە نێو ماڵدا جگە لەلایەنە جوانیەکەی و گونجاندنی لەگەڵ کەلوپەل و دیکۆراتی نێو ماڵدا کاریگەریەکی ڕاستەوخۆشی لەسەر ئارامکردنەوەی دەروون هەیە. ئەو دەڵێت سەرەتا لە ئینجانێکی بچووکەوە دەسم پێ کرد، بەڵام دواتر وردە گوڵەکان گەشەیان کرد و گەورە بوون. ئەمەش بە سوودوەرگرتن لە ئەزمموی پسپۆڕیەکەی خۆم و پرسیارکردن لە کەسانی شارەزا لەو بوارەدا. من 31 ساڵ پێش ئێستا بە ئینجانێکی بچووک دەستم پێ کرد، یعنی تەنها لقێ گەڵا بوو، گەڵاکەشم نای بیگۆنیا بوو، باڵەپەریشی پێڵن. سەرەتا ناڵم بەو ئینجانێ دەستم پێ کرد چکە خولیایەکی خۆم بوو و هۆکارەکەی چی بوو کە من دەستم کرد بەم ئیشە. زۆرم حەز لێ بوو، هەم زۆر خەمڕەوێنە بە خێوکردنی گوڵ و دار و درەخت لە ناو ماڵە و هۆکارێکی کەشی زۆر، یعنی تاقەیەک دەهاتێ، تاقەیەکی ئیجابی و لە هەمان کاتیشا کەشێکی زۆر ئارام بۆ ماڵەکە و دروستە بێ. ئەنجا وەکو فەرموون بۆتان ناڵم بە ئینجانێک دەستم پێ کرد، ئەلحەمدولیلا بوو بە دوام بوو بەدا. ئێستا وەکو ئەیبینن ینی مەشتەلێکم دروست کردو لە ناو ماڵەکەی خۆمە، لەبەرەوەی زۆر ژینگە پاک کاتەوانێ، هەوایەکی خۆش ئەیا بە ماڵەکە، مەشغوڵتەکە، دوور ئەکەویتەوە لە جەنجاڵی ژیان، لەبەرەوەی کاتت هەیە و نازانی بەچی مەشغوڵی کەیت و بەچی بەسەری بەی. من لە خۆم بینیوەتەوە لە بەخێوکردنی گوڵەکانمە. من تقریباً 15 جۆر گوڵم هەیە لە ناو ماڵەکەیە و لە دەریشەوە گوڵم هەیە، ئیشەڵا دوای سەیریەکەین. و من بۆیە شارەزایم هەیە لە بەخێوکردنی گوڵا، لەبەروی پسپۆریەکەم نزیکە لە کشت و کاڵەوە، چکە خۆم پسپۆری کیمیام و هەروەها من شارەزایم وەرگرتووە لە خوێندنەوەی بڵین کتێب و لە ئەندازیاری کشت و کاڵی لە یوتیوب لەگەڵ لە ڕێی شەتڵگاکانەوە و ناوەکانیشیان حەزەکەی ناوی چەند گوڵێکتان پێ ئاشنا ئەەکەم. ئەمەیان پێوترێ پێستی پڵن، هەروەها پێوترێ گوڵی مار. جە زۆرم حەز لە بەخێوکردنی ئەگەر دیقەت بن پێستی پڵنم زۆرە، ئەوە بەشێکە ئەم دوانە لەویاشەمە لە ئاویشا دام ناوە، چکە لە ئاویشا ئەڕوێ و لە ناو گڵیشە. ئەمە پێستی پڵنە، ئۆکسجینێکی زۆرمان ئاياتێ و هەروەها مادە زیان بەخشەکان بۆ منە فۆرمەڵدایت، زۆپاکە ئیسوتێنی گازی میتان و لەگەڵ دۆمۆکسیدی کاربۆن، ئەمە هەمووی هەڵمژێت و ئۆکسجین دەاتێ. ئەمە بۆ ژووری نووسنیش زۆر گرنگە، لەبەرەوەی زۆر پاکیەکاتەوە و بە شەوانە ئۆکسجینێکی زۆر ئەیە، بۆیە من زیاتر گرنگی ماوە بە بەخێوکردنی پێستی پڵن. ئەمەیان پێوترێ فیلوی سوور، گەڵا گەورەیە. ئەمە زۆر معجب بووم لە ماڵی ڕەفیقێکم و گوڵێکی بچوو بوو بینیم، جا ئەچمە هەر شوێنێ بە سەرنجی گوڵ ئەیەم کە بینیم یەکسەرتم ئەوە لەکوێ کردە، چکە ئەمە تۆزێک نادرە کەمە. خێرا کڕین بە من بە یەک لقی گەڵای بچووک، ماشەڵڵا ئەمری 2 ساڵە ئاوا گەورە بووە، تەمەنیشانم یان نەزانم. ئەمەیان پێوترێ گوڵی بامبۆ، زیاتر لە ئاوە ئەڕوێ، بەحسا پێڵێن گوڵی بەختیش بەختە هێنێ و هەروەها ئینێرجیت ئاياتێ یاخود گەشببینتەکە. ئەمە پێوتێ ئەسپارت یاخود گوڵی کۆبرا. لە بەهارانە باوەڕەکەیت لەوانێ 5 بۆ 6 گوڵ بکە، بەڵام لە هاوینە تۆزێک گەشی سستە. ئەمەش بە هەمان شێوە هەر ئەسپارتە یاخود کۆبرا. ئەمە مەتاتە و تەمەنی ئەم مەتاتەم لە ساڵی 96ەوە من بەخێویەکەم، لەبەرەوەی کە پێشتر ئاماژەم پێە لە ساڵی 93ەوە من گوڵ ئەڕوێنم. دیزاینکردنی ماڵ بە گوڵ و گوڵزار زۆر گرنگی زیاترە کە میوانێک سەردانیش دەکات، یعنی زۆر دڵخۆشە بێ بەبینینی گوڵ و ڕووەکەکان، لەبەرەوەی کە تۆ بە گوڵێک دەست پێ ئەەکەی، هەم کولفەکەی کەمتری تێ ئەچێ و هەم زیندووە بە بەردەوامی لە بەرچاوتە گەشە ئەکا زیا ئەکا. بەڵام تۆ لە جیاتی ئەوە ئەگەر بچی شوشەواتێ بکڕی یا چەند کەلوپەلێکی گرانبەها بکڕی، تااقەتە لێ ئەچێ، بەڵام قەت تااقەتە ناچێت لە گوڵ و گوڵزار لە ناو ماڵە و ئەو میوانەی کە سەردانی دەکا. باوەڕەکەی چەندجار کەس هاتووە پرسیاری لێکردوم ئەوە چۆن ڕوان و بەچی دەست پێ کردووە، ئەویش بە هەمان شێوە ماڵەکەی ئەڕازێنێتەوە بە گوڵ و گوڵزار. بە
بەشێکیکەی ماڵەکەم کە چێشتخانەکەیە ڕازانومەتەوە بە گوڵەکان بەڵام جیاواز لە گوڵی ژووری میوانەکە و یان هۆڵەکە گوڵی ناو چێشتخانەکەم زیاتر لە ناو ئاوایە ئەگەر بیبێنن لە ئاوا دامناون لە بەرەوەی هەنێ ڕووەک هەیە حەز بە ناو ئاوەکە گەشەی جوانە بێ بۆچی من ئێرەم هەڵبژاردووە کە لە ناو ئاوا بێ لە بەرەوەی یەکەمینی ئێرە چێشتخانەیە ئاوەکە پاکە ناتوانانی یعنی هەموو دەق و سەعاتێت تۆ گڵەکەی بگۆڕیت و بتمۆسی تێکەیت و ئەم ناوە قوڕاویە بێت و هەم بتمۆس و پێرلایتەکەش مەوادی کیمیایین بەڵام ئاوەکە بێ زیانە و بەس تەنها پێویستی بەم قەترەیە بە تایبەتی بامبۆ ئاوێکی فلتەری تێ ئەەکەیت و زۆر خۆشە یعنی کە سەیریان ئەەکەی زیاتر حەزەکەی ئیشکەی لە ناو چێشتخانەکەیە. بەپی توێژینەوەکان کە باس دەکرێت میوزیک پەیوەندی بەگەشەی ڕووەکەکانەوە هەیە هەر بۆیە لە چەندین وڵات لەوانە لە ویلایەتی گرتوەکان لە زانکۆی کالیفۆرنیا لە دەیڤس لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان توێژینەوەیکیان ئەنجامدا بۆ لێکۆڵینەوە لە چۆنێتی کاریگەری جۆرەکانی مۆسیقا لەسەر گەشەی ڕووەکەکان لەم ڕوانگەیەوە خاتوبەیانیش نەک تەنها خۆی بەڵکو ئەندامانی خێزانەکەی زۆر هاوکاری دەبن لە بەخێوکردنی گوڵەکاندا بەوەی ڕامیاری کوڕی هەفتانە بە پێی دەرفەت پارچەیەک میوزیک دەژەنێت و بەوەش هێندەی تر گوڵەکان جوانتر دەبن و دەگەشێنەوە. میرێکیان ئەمڕۆ چ مۆسیقایەکمان بۆ ژەنی بۆ ڕووەکەکان؟ ئەمڕۆ مۆسیقایەکە ژەنم بەلاوی کامتین مۆسیقایەکی فەڕەنسی لە فیلمێکەوە وەرگیرا. زۆر باشە. خۆشبەختانە میرێکیان هاوکارمە لە ژەنێنی مۆسیقا بۆ ڕووەکەکان لەبەر ئەوەی بۆ زیندووبوونەوەی و گەشەی ڕووەکەکان و هەم بۆ زیندووبوونەوەی ناخی خۆمان و بە پێی کاتی خۆی ڕۆژانە چەند کات ژمێرێک یعنی لە نیو سەعاتۆ بۆ سەعاتێ چەند کۆپلە مۆسیقایەکمان بۆ ئەژەنێ بە پیانۆکە لەبەرەوەی گوڵەکان زۆر پێویستیان پێێتی و ئێستا ئەتوانێت بۆتان بژەنێ. وەک باسم کرد لە وتم لە دەریشەوە زۆر درەخت و گوڵی هەمە جۆرم ڕوانووە و هەر خۆشم زۆرترینی خەریکێ بم و خزمەتیانەکەم ئەمەش جۆرێکە لەو درەختانی کە من لە دەرەوە ڕوانومانە بۆی ڕێژەی سەوزایی زۆر بێت بۆ ژینگەکەمان و لە ناو کۆڵانە هەموو یەکێک لە ئێمە ئەتوانین ئاوا دار و درەخت و گوڵ بڕوێنین. ئەمەش نمونەی پێوترێ سەباح بۆح وەکو بڵێن چەترێک وایە بۆ سێبەر ئەمەیان سنەوبەرە ئەم گوڵەش ویستریایە گوڵێکی هێشووی مۆرەگرێ و هەروەها ئەمەش گۆیژی زینەیە و چەند جۆرێک گوڵەباخیشی تایە کە ڕەنەکانی زەرد و سوور و پرتەقاڵی ئێستا کاتی نییە. هیوادارم هەموو تاکێک هەموو یەکێک لە ئێمە گرنگی با بە گوڵ و دار و درەخت بە لەقێ بێ بە نەمامێ بێ هەم بۆ ژینگەکەمان و هەم بۆ تەندروستی خۆمان و ماڵ و مناڵمان.